بەخێراتنی هەموو لایەکەکەم. پەیوەندی من لەگەڵ شەید تەوفیق لە سێ ڕووەوەیە. یەکەم، من لە سەردەمی لاوێتیە لە هەفتاکاندا سەر بە خوێندکارانی کاژیک بووم، ئەویش ئەندامی ئەو حیزبە سیاسیە بووە. من ئەو کاتە یەکترمان نەدیوە، بەڵام هەر دوایی کە زانیمان جۆرە پەیوەندیەکی ڕۆحی لە نێوانمانە هەبووە. قۆناغی دووەمەوە بوو لە دوای ڕاپەڕین کە من بەرپرسی لقی پارتی گەلی دیموکراتی کوردستان بووم. شەید تەوفیق پەیوەندی پێوە کردین و پۆستی بەرپرسیارەتی لیژنەی ناوچەی سلێمانی گرتە ئەستۆ. قۆناغی سێمەوە بوو کە دوای دروستبوونی ئەو گێرەوکێشانە لە نێوان ڕیزەکانی پارتی گەلا، ژمارەیەکی زۆرمان لە دەڤەری سلێمانی پەیوەندیمان بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە کرد. کاک تۆفیقیش، شەید تۆفیقیش یەکێک بوو لەوانە. کتێبەکەی بەڕێزی، کتێبەکەی ڕەحمەتی لە چەند بەشێک پێگاتوە، لە سەرەتایەک و 11 بەش پێگاتوە. ناوەڕۆکی کتێبەکە بریتیە لە هەڵدانەوەی قۆناغێکی خەبات و تێکۆشانی گەلی کورد لە باشووری کوردستاندا کە خۆی بە چڕۆپڕی تایە ژیاوە. من هەوڵم داوە بە گوێرەی بەشەکان سەرنج و تێبینیەکانی خۆم لەسەر کتێبەکە دەربخەم. سەرەتای کتێبەکە بەوە دەستبێکە کە زۆر بەداخەوە ئەو دیاردانەی کە تا ئێستش لە ناو حیزب و ڕێکخراوە سیاسیەکان ئاماوە، فێڵکردن، پیلانگێڕی، هەوڵدان بۆ جێبەجێ نەکردنی پێشنیار و ڕەخنەی ئەندامان و کادیرەکان خۆی دەبینێتەوە. ئەویش ئەوە بووە ڕەحمەتی ویستویەتی ساڵی 1970 کاتێکە پاسۆک بووە، پەیوەندی بە ڕێخستنەکانی پاسۆکەوە کردووە و سەردانی سەرکردایەتی کردووە. ویستوێتی ئەم کتێبە بە چاپ بگەێنێت و کتێبەکەی ناردووە بۆ شاپ، بەڵام بەداخەوە بە بیانیەوەی کە کتێبەکە لە ڕێگاون بۆ کتێبەکەیان بۆ چاپ نەکردووە. ئەمە دیاردەیەکە لە ناو حیزبی کوردیە لەو کاتەوە تا ئێستا پێشتریش هەبوو، تا ئێستا بەردەوامە. دیاردەی ئەوەی کە کەسێک پێشیانێکی هەبێ، پرۆژەیەکی هەبێ، پێشکەشی حیزبەکەی بکە، لە باتیوەی گفتوگۆی لەگەڵا بکەن. ئەگەر پرۆژەکەی لەبارە گونجاوە، دەنگی لەسەر بدەن و بڕیایی لەسەر بدەن، جێبەجێکەن، یان ئەگەر نەگونجاوە ڕەدی بکەنەوە لەبەر هۆکارەکان کە ناگونجێ بۆ ئەو کاتە. بەڵام بەداخەوە لە ناو حیزبی کوردیا سیاسەتێکی وا پێڕەوە کرێت، تا ئێستاش بەردەوامە. بەشی یەکەم و دووەمی کتێبەکەی شەید تەوفیق بریتیە لە مێژووی ببوورە جغرافیای کوردستان و مێژووی کورد و کوردستان و دابەشکردنی کوردستان. من بەڕاستی تا ڕادەیەک پێم باش بوو باز دەم لەسەرەوە، لەبەرەوە لە پسپۆڕی منەوە دوورە و ناتوانم کۆمنت لەسەر ئەو شتانە بدەم کە ئەو نووسیوێتی. دێینە بەشی شۆڕش و سەرکردەکانی کورد. شەید تەوفیق لە کتێبەکەیە باسی ئەو پێگاتانەیەکە کە بەشداریان کردووە لە شۆڕشە، سەرۆکخێڵ و زانایانی ئاینی و کەسایەتی و ڕۆشنبیرەکانی کۆلێن کردووە بۆ سێ بەشی سەرەکیەوە. بەشێکیان ئەو خەڵکە تێکۆشەرانن یان ئەو خێڵە تێکۆشەرانن کە ئاڵای ڕزگاری نیشتمانی گەلی کوردیان بەرز کردوتەوە. بەشێکیشیان ئەوانن کە لە بێناوی بەرژەوەندی خێڵەتی و تایبەتی خۆیان ناچوونەتە ناو پەیوەندیان بە ڕژێمە داگیرکەرەکانی کوردستان کردووە و دژی شۆڕش تێکۆشاون. بەشێکیشیان ئەو خەڵکە ڕاڕایانن کە ڕۆژێک لەگەڵ شۆڕشان، ڕۆژێک لەگەڵ داگیرکەرانان تا کۆتایی. ئەڵبەتە لە کتێبەکەیە بە نمونە ئەوانەی هێناوەتەوە. من نامەوێت ناوی ئەو پێگاتە جیاجیانە بهێنم بۆ خۆتان بیخوێنەوە، هەم کاتیش کەمە. دوای ئەوە لە بەشی چوارەما دێتە سەر شۆڕشی ئەیلول. لە شۆڕشی ئەیلولە کۆمەڵێ مەسەلەی باس کردووە. پارتی دیموکراتی کوردستان، حیزبی شیوعی کوردستان، نەتەوەیەکان یان عەرەبە شۆڤینیەکان و لەگەڵ عەرەبە دیموکراتیەکان
ئەم پێگاتانەی هەمووشی کردوتەوە هەڵوێستی ئەوانە چۆن بۆ چۆن نەبووە. بەڕاستی ئێمە گەر مێژووی عێراق بێنینەوە بەرچاوی خۆمان ئەبینین ئەو هەڵسەنگاندنەی کە ئەو کاتە شەید تۆفیق کردوویەتی بۆ بارودۆخی سیاسی کوردستان و عێراق تا ئێسەش بەردەوام بووە. لە سەرەتا کە عێراق دامەزراوە ئینگلیز ویستویەتی بە برایەتی کورد و عەرەب و بە مافی هاوڵاتی بوونەوەوانە کێشە نەتەوەیی و ئەتنیکی و مەزهەبیەکانی عێراق کاو بکاتەوە هەموو پێگاتەکان وەکو یەک پێکەوە بژین، بەڵام ئەمە سەری نەگرتووە. دوای ئەوە لە شۆڕشی 14 تەمووزەوە کە شۆڕشی 14 تەمووز دروست بووە و حیزبی شیوعی عێراقی وەکو حیزبێکی ئایدۆلۆجی مارکسی لینینی و نوێنەرایەتی چینی کرێکاری کردووە، هەڵساوە دیسان ئەمیش ویستویەتی لە ڕێگەی بەرژەوەندی باڵای چینی کرێکاری عێراقەوە یەکێتیەک لە نێوان پێگاتە جیاجیەکانی عێراقدا بە کورد و عەرەب و ئەرمەن و تورکمان و شیعە و سوننەوە دروست بکە، ئەو ناکۆکیانە بخەوێنرێت کە لە ناوەخنی عێراقا هەیە. هێزەکانی تری باس کردووە کۆمەڵێک لە حیزبە عەرەبیەکان بە حیزبە دیموکراتەکان ناویان لەهێنێ، وەکو حیزبی دیموکراتی وەتەنی کە کامل چادرچی و محەممەد حەدید و ئەوانە سەرپەرشتیان کردووە. ئەمانە هەندێک هێزی سیاسی بوون لە دەرەوەی حیزبی شیوعی و پارتی دیموکراتی کوردستان و نەتەوە پەرستەکانی عەرەبدا بەردەوام لەگەڵ کوردیشا قسەیان کردووە، لەگەڵ حکوومەتە یەک لە دۆیاکەکانی عێراقیش قسەیان کردووە، باسی ئەوەیان کردووە کە ئەبێ کورد هەندێک مافی هەبێ و داوای مافی زۆر نەکا بۆ ئەوەی نەتەوە پەرستەکانی عەرەب تووڕە نەبن و کێشەی گەورە و کوشت و برد دروست نەبێ. ئەمانە هێزێک بوون، هەڵچەند هەوڵیان داوە بەڵام هەوڵەکانیان سەرکەوتنی بەدەست نهێناوە. ئەوەی کە هەیە لەسەر حیزبی شیوعی شەید تۆفیق لە قۆناغ جیاجیەکانە ڕخنەیەکی زۆری لە حیزبی شیوعی گرتووە، لە هەمان کاتا ئاماژە بەوە کە عەرەبە شۆڤینیەکانیش تا ڕادەیەک ڕخنەی زۆریان لە حیزبی شیوعی گرتووە و ڕخنەی زۆریان لە عەبدولکەریم قاسم گرتووە. دوایەوە دێتە سەر عەبدولسەلام عارف و قەومیەکان و حیزبی بەعس و ئەو ڕێڕەوانەی کە بەکاریان هێناوە دژی تێکۆشانی گەلی کورد. باسی ئەوە کە لە سەرەتا کە هاتوونەتە سەر حکوم لەبەروی پێگەیان لاواز بۆ لە عێراقا هێزیان نەبووە، هەوڵیان داوە لەگەڵ کووردا ڕێککەون. دوایی کە خۆیان بەهێز کردووە لە وعدەکانیان پەشیمان بوونەتەوە و بە ئاگر و ئاسن بەربوونەتە گیانی شۆڕشی کورد و تێکۆشانی گەلی کورد و خەڵکی کوردستان. دوایەوە دێتە سەر پارتی دیموکراتی کوردستان. شەید تۆفیق وەکو کەسێکی نەتەوەیی پارتی دیموکراتی کوردستانی بە حیزبێکی نەتەوەیی نەناسیوە، بە حیزبێکی وەکو بڵێ دەسەڵات خوازی ناسیوە. باسی ئەوە کە ئەڵێت خەڵکی نەتەوەیی تیا بووە، خەڵکی مارکسی تیا بووە، خەڵکی دیموکراتی تیا بووە، بەردەوام ئەمانە ناکۆکیان هەبووە. بەڵام ئەو لە هەمان کاتدا بڕوای بە کاریزمای ڕەحمەتی مەلام سەفای بەرزانی هەبووە کە توانیوێتی ئەو پێگاتە جیاجیانە ئیدارە بات و پارتی وا لێ بکە بێتە هێزێکی سیاسی بەرامبەر بە هێزە سیاسەکانی تری عێراق کار و چالاکی و خەبات بکات. بە بڕوای من ئەم بەشەی کە شەید تۆفیق باسی کردووە دەلالەت لە قوڵی سیاسی ئەوەکە لەو کاتانەدا و دەلالەت لە واکە کە هەڵوێستێکی زۆر ڕوون و ئاشکرایی بووە لەسەر مەسەلە جیاجیەکان. خاڵی دوای ئەوە باسی بەرزانی و پارتی دیموکراتی کوردستانەکە، باسی ئەو ناکۆکیانەکە کە لە نێوان مەکتەبی سیاسی و لە نێوان سەرکردایەتی و بەتایبەتی مەدام سەفای بەرزانیان هەبووە و کۆتایەکەی بە ناکۆکی ساڵی 64 هاتووە و ئەوانە کە جیا بوونەتەوە وردەکاری زۆری تێدایە. من ناتوانم ێستا باسی بکەم، بەتوانن بیخوێنەوە. ئەوەی کە گرنگە ئەو باسیەوە کە لەو کاتانە کۆمەڵێک کەسی نەتەوەیی
وەڕێکخراوی نەتەوەیی وەکو یەکێتی لاوانی نەتەوەیی وەکو کاژیک هەبوون لەو ناکۆکیە ئەوان پشتیوانی مەلام سەفایان کردووە، پشتیوانی قیادەی شۆڕشی ئەیلولیان کردووە و کە زانیویانە لە ناوچەی سۆران باڵی مەکتەبی سیاسی مسەیتەرە بەهێزە، ئەوان چ بە ئاشکرا چ بە پەیوەندیەکی نهێنی، ئەو پەیوەندیە نهێنیش لە ڕێگەی ئەحمەد تەوفیقەوە کراوە کە ئەو کاتە سکرتێری پارتی دیموکراتی کوردستانی ئێران بووە، بەڵام بۆ خۆی لە باشووری کوردستان بووە و هاوکاری شۆڕشی باشووری کوردستانی کردووە لەو کاتەنەدا. شەید تەوفیق بۆ خۆی لەگەڵ ئەحمەد تەوفیق پەیوەندی دروست کردووە و هەچی زانیاری هەبووە لەسەر ناوچەی سۆران و هەچی پێشنیار و ڕەخنە هەبووە لەسەر مەسەلە جیاجیەکان لە مەنتیقەکە گەیاندوێتی بەسەرکردایەتی بەرزانی. خاڵێکی ترکە گرنگە لە مەسەلەی پەیوەندیەکانی شەید تەوفیق لەگەڵ بارەگای بەرزانی یا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و شۆڕشی ئەیلول ئەوە بووە کە کاتێک عەبدولسەلام عارف دێتە سەر حکوم لەگەڵ بەحسیەکانە و ئینقلابەکەن بەسەر عەبدولکەریم قاسمە، پرۆژەیەکیانە بێ، پرۆژەیەک پێشکەش بە شۆڕشی ئەیلولەکەن بۆی کێشەی کورد لە ڕێگەی ئەوە چارەسەر بکرێ، پرۆژەکە زۆر سنووردارە بێ بۆ وەکو شەید تەوفیق لە نووسینەکانی نووسیەتی فشەمافێکیان ڕەوابینیوە بۆ بە گەلی کورد. ئەوان وەکو نەتەوەیەکان پێشنیارێک بۆ ڕەحمەتی مەلام سەفا و سەرکردایەتی شۆڕشی ئەیلولەکەن کە باشترین شت ئەوەیە کۆنگرەیەک بگیرێ هەموو کەسایەتی و لایەنە سیاسیەکان تیا بەشدار بن، بزانن مافی کورد چییە و داواکاری کورد چییە بەرامبەر بە حکوومەتی عەبدولسەلام عارف و نەتەوەیەکانی عەرەبی ئەو سەردەما. ئەوە بوو کۆنگرەکە لە کۆیا گیرێ، ئەو پێشنیارە جێبەجێکرێ و کۆمەڵێ داواکاری پێشکەش بە حکوومەتی عێراق بکرێ و هەر لەو کۆنگرەیەدا حکوومەتی عێراقی پرۆژەکەی لامەرکەزی بووە، لەو کۆنگرەیەدا پرۆژەی حکمی ذاتی لەلایەن شۆڕشی ئەیلولەوە پێشکەش بە حکوومەتی عێراق ئەکرێ و مافەکانی زیاتر ئەکرێ. ئەگەر ئێوە خۆتان کاتتان هەبێ بچنە سەر کتێبەکە بیخوێنەوە کاتە لەو مەسەلانە باش تێگەن. خاڵێکی تری گرنگ کە هەیە شەید تەوفیق باسی پەیوەندیە دەرەکیەکانی نێوان شۆڕشی ئەیلول و دەوروبەرەکە. باسی ئەوە کە کوردەکانی باکوور چەند جار هاوکاری شۆڕشی باشووری کوردستانیان کردووە، چۆن هاوکاری پێشمەرگەیان کردووە. باسی ئەوە کە کوردەکانی ڕۆژهەڵات بە نمونە ئەحمەد تەوفیق ێنێتەوە چەندان کەسی تر کە چۆن هاوکاری شۆڕشی باشووری کوردستانیان کردووە. لە هەمان کاتدا باسی ئەوە کە ئەو پەیوەندیانەی لە نێوان شۆڕشی ئەیلول و لە نێوان حکوومەتی ئێرانە بووە بە پەیوەندیەکی ناهاوسنگ. حکوومەتی ئێران هەوڵی جددی داوە بۆ ئەوەی لە ناو بەرپرس و سەرکردەکانی شۆڕشی ئەیلولە خەڵکی خۆی جاسوسی خۆی جێگە بکاتەوە و زۆر جار حکوومەتی ئێرانی تەئسیری لەسەر سیاسەتی شۆڕشی ئەیلول هەبووە. بۆ نمونە باسی ئەوە کە ئەڵێ ئێمە مەجموعەی خەڵکی نەتەوەیی بوون کە ئێران ئەیزانی ئێمە ئێناسی لە قۆناغی جیاجیا هەوڵی داوە لە ڕێگەی شۆڕشی ئەیلولەوە دەستگیرمان بکات و هەوڵی داوە کە باڵێن ئێمە سژن بکات. بەڵام سەرکردەکانی شۆڕشی ئەیلول ڕەحمەتی مەلام سەفای بەرزانی، ڕەحمەتی ئیدریس بەرزانی ئاگایان ئەو قسانیان وەرگرتووە لە ئێرانەوە، بەڵام قسەکانیان جێبەجێ نەکردووە و لە هەمان کاتدا حکوومەتی ئێرانی چەند جارێک هەوڵی داوە کە ئەحمەد تەوفیق لە ناو شۆڕشی ئەیلولدا نەمێنێت و ئاگاداری مەکتەبی سیاسی و مەکتەبی بەرزانی کردووە کە ئەبێ ئەحمەد تەوفیق یا واز بێنێت لە خەبات بگەڕێتەوە بۆ ئێران و عەفویەکەی یا لە ناو شۆڕشی ئەیلولە دەست هەڵگرێت لە کار و خەبات. بۆ نمونە من چەند پەرەگرافێک لەو شتانەم هەڵبژاردووە بۆتان بخوێنمەوە گەر کات هەبێ.
بەشی یانزەهەمی کتێبەکەی شەید تۆفیق باس لە ڕۆڵی و هەڵوێستی نەتەوەیەکانەکە بەرامبەر بە شۆڕشی ئەیلول بە تایبەتی لاوانی نەتەوەیی کورد، پارتی گەل و کاژی کە ئەوانە لە کاتی لەگەڵ ئەوەشا کە ڕێخستنێکی جیاواز بوون، ڕێخستنێک نەبوون سەر بە پارتی دیموکراتی کوردستان بن، بەڵام قەنەعەتیان بۆ بووە کە شۆڕشی ئەیلول شۆڕشی گەلی کوردستانە و بڕوایان بە ڕەحمەتی مەدام سەفا بەرزانی هەبووە لەبەروی بە هەموو شێوەیەک هەوڵیان داوە پشتگیری لە شۆڕشەکە بکەن، پشتگیری لە مەدام سەفای بەرزانی بکەن تا کۆتایی. ئەگەر کات هەبێ من چەند وەڵاگەر بە شێوەیەکی ئاوا کورد یانی زۆرانە دیاریمان کردبوو تەواو بووە؟ بەس ئاساییەکەەوە ئەگەر تەواو بوو بێ من حەزاکەم ئەوە بکەم چکە زۆرە بەڵام ویستم هەندێک شت بخوێنمەوە. ئەو پارتە لە ئابی 1946 دا دامەزرا سروشتێکی تایبەتی هەیە، جۆری دروستبوونەکەشی وەکو پارتێکی ناوەڕاستڕەوی دیموکراتی بۆرژوازی بووە، چونکە دروستبوونەکەی لە جۆرەها کۆڕ و کۆمەڵ و ڕێڕەوی سیاسی و کەسانی خاوەن بڕوای جۆر بە جۆر دروست بووە، لەبەر ئەوە پارتی ڕاست